نەبوونی دەشت و پانتاییەکی زۆر لە زەویە کشتوکاڵیەکان هۆکارێکە بۆ پشتنەبەستن بە ئامێرە کشتوکاڵیەکان لەلایەن جوتیارانی برادۆست. ئەم جوتیارە لەگەڵ پێدانی پەینی کیمیایی بە کشتوکاڵەکەی باس لە هەمەجۆری گرفتی جوتیارانیش دەکات لەم ناوچەیە. کێمیای گرانە، جۆتی گرانە، هیچی نەکرد، هەمین لە مەسرەفێ خۆ کردیە. گەنم هەری گران بوو، جۆت هەری گران بوو، بە تایبەتی کێمیا ئێستا بوویتە دوو بەرامبەر. ها ئەو کێمیایە دوو بەرامبەرە. هێزە لەبەرەوەی هەمە زەرەرە هەوسارە. پار 25 بوو 23 بوو. هەوسار 50 و 52. ئەگەرچی ئەم ساڵ نرخی پەینی کیمیایی دوو هێندەی ساڵی پار گرانتر بووە، بەڵام بۆ زیاتر گەشەکردنی دانەوێڵەکەیان جوتیاران بە ناچاری دەبێت لەم کاتەی ساڵ پەینی کیمیایی بەکاربێنن. هەبوونی قەیرانی داراییش وتەی بەشێک لە بەرپرسانە بۆ دەربازبوونیان لە نیگەرانی و داواکاری جوتیاران. لە سنووری سیدەکان تقریبان 5,000 دۆنم بەروبوومی دانەوێڵە گەنم و جۆ و بەروبوومی زستانە چاندراوە. تقریبان 1000 جوتیاری لێ سیدەکان و ئێستاش پەینی کێمیاوی تاکو ئێستا دابەش نەکراوە بەسەر جوتیاران لەبەر قەیرانی دارایی. ساڵانە لە سنووری برادۆست هەمەجۆری بەروبوومی زستانە زیاتر لە 5,000 دۆنم دەچێندرێت. 1000 جوتیاریش لەم ناوچەیە بەکاری کشتوکاڵی سەرقاڵن. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست. بەس ئەگەر خراپبی زەرەرە و تۆ